ئەمڕۆ باسی خواردنی قەل و خازین لەگەڵ پزیشکی ڤێترنەری بەڕێز دکتۆرە لەونا خاڵید و پێشتان ڕاگەیەنین کە لەمەولا لە بەرنامەی ڕۆژێکی نوێ لە تەوەرە تەندروستیەکان بە ڕێزیمان لەگەڵا بێت بۆی کە بایەخ بین بە شێوازی هەندێک خواردن بە کوالیتی خواردنەکان بۆ بابەتانەی کە تایبەتە بە بواری ڤێترنەری. دکتۆرە بەخێر بێی بانیز باش بالەوە دەست بکەین قەل و قازێکی باش هەڵبژێرین. باشە. سەرەتا قەل و قاز یەکێکن لەو ئاژەڵەکانی کە لە پەلەوەرەکانە حسابەکرێن و ئەگەر ئێمە لە ڕووی دەرەوە بمانە قەل و قازێکی تەندروست هەڵبژێرین ئەو کارانەی کە وا ئەکە ئێمە ئەم قەل و قازە ڕاتکەینەوە ئەوەیە کە ئەگەر لە دوکانێکە یان لە شوێنێکە ئەم پەلەوەرمان بینی کز بوو یاخود بێتاقەت بوو یان کۆمەڵە نیشانی نەخۆشی لێ دەرکەوت وا ئەکا کە تۆ ستێپێک دوورکەویتەوە لە کڕینی ئەو قەل و قازە. ئێمە بە چەند خولەگە توانین بزانین کە ئەمە تۆزێک بێتاقەتە واتە بە دوو خولەک ئەتوانین چونکە شێوازی وەستانی و شێوازی هەناسەدانی و ئەم شتانەی کە سێری ئەەکەی لە دوورەوە یەکسەر پێوی دیارە چونکە ناتوانێت ئەگەر قەلێک یان قازێک تەندروست نەبێت ناتوانێت بە پێوە بۆستێت هەروەها شێوازی هەناسەدانی تەندروست نابێت سەری ڕێک نابێت. واروها شتێکی تریش ئەوەیە کە سەری ئاوسە ئەگەر هاتوو نەخۆشیێکی ڤایرۆسی هەبوو بۆ نەکێک لە نەخۆشە ڤایرۆسی گوازراوەکان نەخۆشی ئەنفلۆنزایە. باشە کاتە توان بڵین کس نەبێت وانە جوڵێکەوە بێتەوە توانای نابێت کە چالاکەکانی بە جوانی جێبەجێ ئەمە لە ڕووی نەخۆشیەوە بەڵێ لە ڕووی دەرەوە و لە ڕووی نەخۆشەکە بۆ شێوەیە دیاری ئەکەین. لە چ ڕۆیەکی ترەوە توانین ئەمە بڕایی لەسەر بەدەر لەوەی جگە لەوە شتێکی ترمانە ئیش کە سەرچاوی کڕینی قەل و قازەکەیە زۆر گرنگە کە تۆ کاتێک ئەم پەلەوەرە ئەکڕی بزانی سەرچاوەکەی سەرچاوەیەکی تەندروست بێت. ئەوش بۆچی لەبەر دوو هۆکار یەکەمیان ئەگەر هاتوو ئەم قەل و قازە لە سەرچاوێکی تەندروستەوە نەکڕین ئەگەری هەیە کۆمەڵە خواردنی را بێتێ کە ئەم خواردنانە کاتێکە ئەگۆڕێت بۆ بەهای خۆراکی لە گۆشتەکەیە ئێمە زەرەرمان پێ ئەگەینێ ئەگەر خواردنەکان باش نەبێت. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم ئەوەی کە سەرچاوەکە گرنگە کە زۆر تەندروست بێت ئەوەیە ئەم قەل و قازە کە کات ئەیکڕێت بۆن نەپی ئەڵەڵە ئەم جوچکەی کوردیە چۆن دڵنیا بێتەوە کوردیە پێویستە کە سەرچاوەیەکی باوەڕپێکراو بێ و هەروەها شتێکی تریشەیە ئەوش کە پێدانی دەرمانە ئەگەر هاتوو ئەم پەلەوەرە نەخۆش بێت کە دەرمانی پێ ئەیرێت ماوەیەکی پێویستە بۆی ئەم دەرمانە لە لەشی پەلەوەرەکەیان نەمێنێت. ئەوجا بەکاربێنرێت ئەوجا بەکاربێنرێت چونکە ئەم دەرمانە کاتێکە لە لەشی پەلەوەرەکەی ئەمێنێتەوانێ ئێمە کە ئەم گۆشتە ئەخۆین ئەم وەکوە ئێمەش دەرمانەکەمان خوارد بێت. بۆی زۆر گرنگە کە سەرچاوەیەکی باوەڕپێکرا و تەندروست بێت. تەلای کەسێک بکڕین کە متمانەمان پێ بەتەکید باشە. بەدەر لەوە چیتر بەلاتەوە گرنگە بەنمونایەکێک ئەڵێ ئەمەوێ قەلێک یا قازێکی کوردی بکڕن کوردی بۆ مانایی کە هەر لە گوندێکە گەورە کرابێت و بەخێو کرابێت یاخود ئەشێ جوچکێکی هەر شوێنێکی تر بێ بەڵام خۆت خواردنی تەندروستی بێت. بەڵێ خۆی مەسەلەیەک هەیە ئەویش ئەڵێ بۆ نەجووچکێک کە ئەیکڕێت ئەم خاوەنی کێڵگەیەکە ئەوێت قەلیان قاز بەخێوکە ئەم جوچکە کە ئەیکڕێت گرنگ نییە لە هەر سەرچاوێکەوە بیکڕێت بۆ ئەوەی کە ئێمە بیسەلمێنین ئەمە کوردیە ئەنی مەرج نییە لە کوردستان لە سەرچاوێکی ناوخۆ بیکڕە بۆی بیسەلمێنین کە کوردیە چونکە کە کاتێک ئێمە ئەڵین کوردیە بۆ معنای ئەوترێت کە بەهای خۆراکی ناو گۆشتەکەی بەهای خۆراکێکی زۆر باشە و بەرزە و خواردنی خۆماڵی ئەیرێتە و بەلەزەتی شەهانە بەتەکید خواردنی خۆماڵی ئەیرێتەوەتە ئەو قەل و قازی کە پێی بوترێ کوردی ئێمە گرنگێ بەلامانە جوچکەکە هەر جوچکێک بێ بەڵام کە بەخێو ئەکرێت شێوازی بەخێوکردنەکەی ئەیسەلمێنێ کە ئەم قەل و قازە کوردیە مەبەستیش زیاتر سروشتیە کە ئەوترێ کوردی وایە بەڵێ واتە خواردنی سروشتی ئەخوات دواتە لە دەشتێکە یانی لە شوێنێکە ئەژی عەلەف ناخوات
ئەگەر خۆ ئێمە ئەگەر بین باسیکەین ئەو قەڵ و قازانی کە علەف ئەخۆن مانای ئەوە نییە کە ئەمە زەرری هەبەیان لە ڕووی تەندروستی و کێشێکمان بۆ دروستکە ئەو قەڵ و قازانێکشی کە علەف ئەخۆن هەر تەندروستن بەڵام تام و چێژی ئەو قەڵ و قازی کە خواردنێکی سروشتی بخوات و لە دەشتا بەخێو بکرێت زۆر زۆر جیاوازە ئەو لەوەی کە علەفی بگیرێتە. باشە کەواتە ئێمە هاتینە سەرەوەی کە چۆن هەڵی بژێرین و کز نەبێت و ئەوە نەبێت لە شێوازی سابڕین شێوازێکی تایبەت هەیە یاخود دواتر گرنگەکە چەند بمێنێتەوە تا پێشکوڵان. بەڵە خۆی شێوازی سەربڕینەکەی هەر بە شێوازێکی حەڵاڵ بێت لە ملەکەیەوە لە لای ڤینەکەی پێیتر جەگلەر ڤین لەوێەوە ببڕێت و پاشان گرنگترین شت لێرە ئەوەیە کە ئەو کاتێک لە کاتی سەربڕینا ئەو خوێنی کە لە جەستەی ئەو پەلەوەرەیە هەیە هەمووی بێتە دەرەوە کە بە چەند یعنی کاتێکی محەددە بووی ئەم خوێنە هەمووی بێتە دەرەوە لە دوای ئەمەوە کە کاتێکە ئەم قەلوقازە سەربڕیت و ئەیبیتەوە بۆ ماڵەوە جوانی شوویتەوە ئەوەی کە گرنگە پێویستە کە بۆ ماوەی 24 کاتژمێر لە دەرەجەی ژێر سفرا بێت. بۆچی؟ لەبەر ئەوەی زۆر گرنگە کە ئەم لەم دەرەجەی ژێر سفرەیە ئەو بەها خۆراکیانی کە لە بۆنمە ئەم قەلوقازە شتی باشی خواردووە خواردنی زۆر تەندروستی خواردووە بەڵام پێویستمان بە 24 کاتژمێرە بۆ ئەوەی ئەو ڕووداوی کە لە دوای سەربڕینەوە بەسەر جەستەی ئەم پەلەوەرەیەت ئەم وای لێکا کە هەموو ڕیشاڵەکانی بەها خۆراکیەکانی بە جوانی ئیسفادە بە مرۆڤ بگەێنێت. ئەویش کردارێکە پێوتری ڕگەرمۆرتز لە دوای مردن ئەم کردارە ڕوئەیە کە ڕیشاڵەکانی بەسوود دەبێ بۆی پێویستەکە 24 کاتژمێر لە فرێزەرا 24 کاتژمێر و پاشان کە کاتێک لە فرێزەرەکە دەری ئەهێنیت ئەکیتە سەلاجەکەتەوە. ئەمە بۆ مریشک و بۆ باڵندەی دیکەش ڕاستە؟ بۆ هەموو پەلەوەرەکان باسە. واتە ئەو قسە زۆر عەمەلی نییە کە ئەوترێ ئێمە داوای مریشک یا داوای قازی فرێشەکەین و بەڵام دوای خۆشمانەی خێنە بە فەرگرەوە ئەوە هەرە بێ بکرێوە. بەڵێ ئەوە زۆر زۆر گرنگەکە بکرێت بۆ ئەو سوودی کە لە ڕیشاڵەکە هەیە بە تەواوەتی تۆ پێ بگات. واتە زۆر تەندروست نییە گەر لە هەمان ڕۆژ کە سەرە بڕێ هەمان ڕۆژ بخورێت. تەندروستە یعنی کێشەی تەندروستیمان بۆ دروست ناکات بەڵام ئەو سوودەی کە وەری ئەگری لە دوای 24 کاتژمێرەکە لە فرێزەرا بێ زۆر زیاترە وەک لەو سوودەی کە لە سەرەتایەوەری بکرین. و یەکشی تریش زۆر گرنگە کاتێکە ئەکێتە ناو فرێزەرەوە پێویستە کە ئەم قەلوقازە بە تەواوەتی کەڤەر بکرێت دابپۆشرێت بە نایلۆنێک خود بە پلاستیک داپۆشرێت زۆر بە جوانی کە هیچ هەوای ناو فرێزەرەکە نەچێتە ناو ئەم زەرفەوە کە یان قەلوقازەکەیتیە کە بزبێ بەڵێ و پاشان دوای ئەوە کە ئێمە ئەمانەیە لی بنین چی بکەین یەکشتی تر بیر نەچێت بۆ ماوەی 1 ساڵ ئەتوانین تۆ قەلوقاز لە ناو فرێزەرەدا بنیت بۆ ماوەی 1 ساڵ بە یعنی کاتێکە سەرە بڕیوە بە پێشەوەی بیکوڵێنی. باشە بێگومان ئەمە بە بینەرانی خۆشەویست بڵم کە ئێستا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پێجی فەرمی کورسا دەتوان پرسیارەکانتان بنووسن ئەوانەی کە هەواداری قەلوقاز و خواردنەوە بابەتانن بۆی کە بە شێوازێکی تەندروست هەڵی بژێن و بە شێوازێکی تەندروستیش بیخۆن. یەکێک لە کۆمنتەکان کە هاتووە هەر پژگیری قسەکەی بەڕێستە ئەڵێ ئەبێ لە دەشت و دەرا بەخێو کرێ بۆی کە خواردنی هەمە چەشنە بخواردنێک هەلەف بێت. باسی ئەو شێوازەشمان کرد کە هەڵبگیرێت تاکو حازە بێ بۆ لێنان بەڵام لێنانەکەی چۆن بێت شتێکی تایبەت بەس دکتۆر ئەو فەقەرەیەمان جارە باز نەکردووە کە لە دوای فرێزەرەکە دەری هێنا ئەو کەسە نابێت بەبەستوی یەکسەر بیکاتە مانجەڵۆیان کۆمەڵە شێوازی ناتەندروست بەکاربێت بۆ خاوەنەوەی گۆشتە. تەندروستترین ڕێگا ئەوەیە کە کاتێککە بۆ نمونەتۆ بۆ بەیانی پلاندانی گۆشتی قەلێ بنی لە ماڵەوە پێویستەکە کە لە فرێزەرەکە دەری بهێنی و بیخەیتە ناو سەلاجەکەتەوە لە قاتی خوارەوەی ڕەفەی سەلاجەکە دەی بنی بۆ ئەوەی توانەوەکی بە شێوەیەکی هێواش بێت. ڕاستەوخۆ بۆچی لەگەڵی بکەن بخێنە ئاوێکی گەرمەوە باش نیە؟ کاتێککە تۆ ئەم قەلوقازاقیتەنەوە ئاوێکی گەرمۆیان ئاوێکی ساردەوە وەلێکی کە یەکەم ئەو شتێک هەیە لە ناو گۆشتەکە خانەکانی گۆشتەکەی کە جووسی مەتریاڵێکە کە سوودەکەی زۆر زۆر لەناو ئەو
جوسیە بەڵێ بالضبط ئەو سوودەی یەکسەر بە ئاوەکەەوە ئەڕوات و کاتێک کە گۆشت سەر بڕا پێویستەکە بە هیچ شێوەیەک ئاوی بەرنەکەوێ هەتا بتوان یعنی یەکەم جار کە شتنەوەکە قەیناکە بەڵام لە دوای ئەوەوە هەتا بتوانی ئاوی بەرنەکەوێت چونکە بەکتریا و ڤایرۆسەکان زۆر ئاسان یانن سەر ئەو گۆشتە لە کاتێکا کە ئاوی بەرکەوێت بۆ پێویستەکە کە لە فرێزەرەکە بخێتە سەلاجەکە و بە شێوەیەکی تەندروست خاو ببێتەوە و پاشان لێ بنرێت. لێمانەکەی ئارەزوومەندانەیە ئەگەر کەسێک حەز بکات بە شێوازێک لی بنێت ئەوە یعنی پەیوەندی نییە بە تەندروستیەوە تەنها شت ئەوەیە کە بگاتە پلەی کوڵانی گونجاو. باشە ئەوانەی کە یاری لە ژێکیەکەن ئەوترێ زۆر قەل و قازە خۆن بۆچی؟ بەڵێ با ئەم ئەگەر بتوان ئازێت نەبێت ئەمەم بۆ بکەنەوە لێرە هەر لەگەڵ ئەو پرسیاری تۆیە شتێکی تر تێکەڵەکەم ئەویش ئەوەیە بۆچی ڕەنگی ئەم گۆشتە ئەمە گۆشتی قازە جوانیش دیارە زۆر پاکی جوانە بۆچی ئەم گۆشتی قازە ڕەنگی گۆشتەکەی تۆخە باشە و لە هەمان کاتە ئەو پرسیاری تۆ کە ئەڵەی بۆچی یاریزانی لەش جوانی گۆشتی قەلقاز بەکارێنێ یەکەمیان پرسیارێکی بەڕێزەکە گۆشت بۆچی یاریزانی لەش جوانی بەکاری ئێنێ لەبەر ئەوەی کە قەل و قاز کاتێکە ئەگەر کوردی بن و لە دەشتا بەخێو کرابێت جوڵەیەکی زۆری هەیە و ئەم جوڵە زۆرەوە خوێن زۆر بۆ گۆشتی ڕانەکەی خوێنێکی زۆرە گۆشتی ڕانەکەی وای لێ ئەکاکە ڕەنگەکەی تۆخ ئەبێت ئەمە هۆکاری ئەوەیە کە زۆر ئەجوڵێت و ئەکتیڤیتی زۆرە چالاکی زۆر لە شوێن نەماوەتەوە وەکو مریشک ژۆکووای وەرزشەوان بێت وانە بۆیە ڕەنگی گۆشتەکەی شێوەیە و هەروەها ئەو کەسانی کە یاریزانی لەش جوانین و ئەم گۆشتە بەکارێن هۆکارەکی ئەوەیە کە لەبەر ئەوەی زۆر ئەجوڵێت چەوری لە لەشیا زۆر کەمە بێتەوە واتە ئەو ڕێژەی چەوری کە لە گۆشتی قەلوقازە هەیە لە 40 بۆ لە 150 لە گۆشت کەمترە لەو ڕێژە چەوری کە لە گۆشتی مریشکان هەیە بۆیە زۆر لە ڕووی تەندروستیەوە بێجگە لەوەش یاریزانی لەش جوانی ئیسفادەیەکی ترەکە ئەویش ئەوەیە کە بەهای خۆراکی لە گۆشتی قەلوقازە زۆر زیاترە لە گۆشتی مریشک ئەمە هۆکارێکی ترێتی ئەوە هۆکارێکی تر با بینە سەر هەندێک پرسیاری تر بەگشتی ئەتوانێت سوودەکانیمان پێ بڵێ سوودەکانی بەسە ئێستا وەکو باسمان کرد کە ئەم قەلوقازە لە ڕووی بەهای خۆراکی و بەهای خۆراکیەکەی زۆرە ئەویش بەهای خۆراکیەکان بۆ نمونە ڕێژەی ڤیتامینەکان لێرە زۆر زیاترە بە تایبەتی ڤیتامین B12 کە کاریگەری زۆری هەیە لەسەر جەستە ئەوانەی کە کەم خوێن نەتوانن سوودی لێ بێن بەڵێ بە تەئکید ئەوانەی گۆشتی سوور ناخۆن مادام لێرە B12 بێتوانن بەکاری بێنن و جگە لەوەش ئاسنی زۆر باشیتیە کە ئێمە ڕۆژانە ئەگەر ژەمێکمان ژەمی قەلوقاز بێت لە 150 ئاسنی ڕۆژەکەمان بەدەستێنی بە خواردنی ئەم گۆشتە واتە هەر ڕۆژێ بخورێ وەکوە نیوەی ئاسنی پێویستە خوارد بێت بەڵێ بە تەئکید و جگە لەوە منگەنیزی تایە کە بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش زۆر گرنگە لە چەندین جۆری کانسەر ئەو پارێزێت بۆ دژە شێرپەنجەیە بەڵێ بە تەئکید ئەمانە ئەنی شتە زۆر گرنگەکان ئەمانە سەرەکیەکانە بەڵێ باشە کەواتە بۆ ئەوانەی کە کەم خوێنە نەتوانن سوودی لێ ببینن خانمانی سکپڕەوانەی کە تووشی کەمێک کەم خوێنیە بن مناڵ دەتوانێت بێخوا بێگومان بۆچی ئەگەر ڕام یەک گرفت هەیە ئەمە ببوورە خولەکەم بێتێ دایکان و باوکان زیاتر گرفتیانەکە ئەڵێ مناڵەکەمان گۆژ ناخوا زۆر بێجارە و پرسیارمان ڕۆبڕۆ بێتەوە بۆچی لەبەرێم گۆشتە ئەگەر بەم شێوازە بکڵێنرێ زۆر جیڕە بێ بۆ مناڵ مناڵ قووەتی جوینی کەمترە بێ گۆشتەکەی بۆ ورد بکرێ بە کاڵی ئەو جاڵ بکڵێنرێ کاتە ئەوانش کە مناڵیان هەیە و ئەیانەوێت سوود ببینێ لەم جۆرە خواردنانە بێ گۆشتەکان بە ورد بکرێت با بێنێ سەرەوەی هەفتەی چەند جار بخورێت باشترە کە هەفتەی جارێک بۆ 2 جار لە ژەمە سەرەکیەکانمانە هەبێت ژەمی نێوەڕوانیش بێت شەوان بۆی دانەنیشین بە ئیسراحەت
بەر ئەوەی کە پێویستی بە هەرسکردنە چکە گۆشتێکی تونە بۆیە پێویستە کاکە لە ژەمینی وەڕانە بخورێتاوەکو بە جوانی هەرس بکرێت تاکو شەو ئێواران نەخورێ باشترە و کاتێکیش کە بە کوڵاویە یەک جار زیاتر گەرم نەکرێتەوە گۆشتی قەلوقاس کەواتە ئەکرێ گەرم کرێتەوە بەڵام یەک جار زیاتر نا و لە کاتێک بە کوڵاوی کە هەڵی ئەگری هەتاوەکو 3 مانگ بە کوڵاوی ئەتوانین لە ناو فرێزەرە هەڵی بگری دوای ئەوە گەرمی بکرێتەوە بەڵێ بەس یەک جار گەرمی بکرێتەوە دکتۆرە بڕێتەوە کە ئێمە لە مەولا ئەو کارە نەکەین کە تەلەفۆن بۆ شوێنە بکەین بڵین شتێکمان بۆ سەر بڕن واتە گەر بمانەوێ خۆمان بڕیار بین لەسەر چۆنێتی و جۆری ئەو قەلوقازێک کە هەڵی بژین باشترە خۆمان بە چاو ببینین بەلەوەی کە سەر بڕێت پێویستەکە کە بیبینیت و خۆت هەڵی بژێری و سەرچاوەکەش سەرچاوێکی باڕاوێت دووبارە ئەو شتە دووبارە ڕێگە پێدراوێت و تایبەتی ئێستا ئەم قەلوقازە فرێشە کە ئێستا لە بەردەستی ئێمەیە زۆر تەندروسترە کە لە مەجەرەکان ئاسەر بڕاو لە سەربڕینخانەکان ئاسەر بڕاوە ئەوی شۆکارەکەی چییە ئەوەیە کە ئەم قەلوقازە پزیشکی تایبەت بەسەر ئەم قەلوقازە وەستاوە پێش ئەوەی کە سەر ببڕێت و پاشان فەقەرەکانی سەربڕینەکەی هەمووی چاودێری پزیشکی ڤێتەنەری بەسەرەوەیە کە ئەمە زۆر زیاتر تەندروستە و ئەتوانین زۆر بەبێ دوودڵی بەکاری بهێنین وەک لەوەی کە لە شوێنێکی باوەڕ نەکراوە بیکڕین. دکتۆرە پرسیاری ئەوە بکەم ئەو قەلوقازانەی کە ئێمە هەڵێبژێرین تا چەند تەمەنەکەی گرنگە لە چ تەمەنێکە بۆ خواردن زۆر باشە؟ خۆی تەمەنەکەی زۆر گرنگ نییە بەڵام کێشەکەی زۆر گرنگە. وەزنی باش وەزنەکەی پێویستەکە کە زۆر گەورە نەبێت کە ڕێژەی چۆرەکەی لە جسمیا زۆر ببێت زۆر بچووکیش نەبێت کە ئێشتا ئەو بەها خۆراکی پێویستی وەرنەگرت بێت کە ئێمە پێویستەکە ئاسووری لێوە بگرین. باشە کەواتە کێشەکەی لە چەنادە باشە ئەگەر قاز بێت 5 بۆ 6 کیلۆ زۆر باشە تەندروستە بەڵام لە قەلا 8 بۆ 9 کیلۆ 8 بۆ 9 کیلۆ باشە بەدەرلەوە چ ڕێنماییەک بە پێویستە زانی بە خەڵکی بڵێ بەنمونە ئەو خواردنانەی کە لەگەڵ یەخورێت ئەو مادانەی کە تێ ئەکرێت چۆن وا بکەین کە ئەم خۆراکە سروشتیە بە سروشتی بچێتە لە شمانەوە ڕۆنەکەی چی بێ و ئەم بابەتانە خۆی لەسەر ڕۆنەکەی پێویست ناکە بە هیچ شێوەیەک ئەم گۆشتی قەلوقازە ڕۆنی تێ بکرێت بەڵام یەک شت هەیە ئەویش کاتێکە پێستەکەی بەم گۆشتە و پێستەکەی هەیە ئەگەر پێستەکەی نەخورێت ئەوە ڕژەی چوری کەمتر بێت و ئیسفادەی زیاترە بەڵام لە کاتی کوڵانە باشترە کە هیچ بەی شێوەیە گڕۆن و زەیت و هیچ شتێ بەکار نەهێنرێت تەنها ئەو چوری کە لەناو قەلوقازەکەیە بەوە لێ بنرێت واتە ڕۆن نەکەینە من ڕوون نەکرێتەوە بە هیچ شێوەیەک سپاس بۆ بەڕێز دکتۆرە